بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە ناو منداڵاندا زیادی کردو و هۆکارەکانیشی زۆرن بۆ گفتوگۆکردن لەسەر باردۆخ و هەروەها تەندروستی و خزمەتەکان با منداڵانی توشبووی شێرپەنجە ئێمە لە ستۆدیۆ میوانزاری دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانمان کردووە. دکتۆر بەخێر هاتی، سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر، هۆکاری زیادبوونی شێرپەنجە لە ناو منداڵاندا بۆچی ئەگەڕێتەوە؟ خۆی بێ لە سەرەتا باسی ئەو بکەین شێرپەنجە هۆکارەکەی چییە و ئەو هۆکارانەی کە یاخود ئەو هۆکارە مەترسیدارانەی کە واکە زوو دەرکەوێ شێرپەنجە یاخود توشبوون زیاد کات چین. بەشی زۆری ئەوانەی کە توش شێرپەنجە بن شتێکێ لە جینێتیک خۆیان جینیان، ینی ئامادەیان تیا ئەم جینە لەوانەیە درەنگیان زوو بۆنە لیان دەرکەوێت، بەڵام ئەگەر هۆکاری مەترسیدار نەبێت لەوانەیە زۆر درەنگتر لیان دەرکەوێت یاخود هەر لیان دەرنەکەوێت، بەڵام ئەمانە معەڕەزن ینی خۆیان. شتێکی تر هەیە بازدانی پێوترێ موتێشنی پێوترێ، واتە هەندێک جار گۆڕانکاریەکی لێ ناکەوت لە جینە ڕۆەدا، لەوانەیە ئەو کەسە پێشتر بە هیچ شوێک معەڕەز نەبوو یاخود جینەکانی ئەوەی تیانە بێ، بەڵام بۆی ئەم موتێشن و ئیتر وای لێبێ کە ئامادەیی تیا بێ کە تووشی شێرپەنجە بێ و ئەگەر هۆکارەکان ئەو هۆکارە مەترسیدارانە هەبێت کە واکات کە تووشی شێرپەنجە بێت زووتر یاخود توش بێت. بۆیە ئێمە ئەوەی کە بەلامانەوە گرنگە چەند شتێک گرنگە لە مەسلەی بۆ لە کوردستانە یاخود ئەو پرسیارەکرێ بۆ لە کوردستانە حاڵەتەکانی شێرپەنجە زیای کردووە زیاتر بۆ ئەگەڕێتەوە بەداخەوە لە ماوەی 32 ساڵی دەسەڵاتی خۆمانە ئەوەی کارمان لەسەر ئەوە کردووە کە ئەو هۆکارانە هۆکارە مەترسیدارانەی کە توشبوون بە شێرپەنجە زیاد دەکات ئەوەی کارمان لەسەر ئەو کردوکەم هۆکارانە زیادکەین بە شوێک هەوڵمان نەدا هۆکارەکان کەم بکەینەوە. بۆ ئەگەر سەرنج بی لەگەڵ زیادبوونی هەموو هۆکارانە کە ئەکرێت دواتر باسی هۆکارەکان بکەین، هۆکارە مەترسیدارەکان چن ئەو هۆکارانە ئامادەیان هەیە لە وڵاتی خۆمانە، بۆیە هەمومان ینی چاوەڕوان کراوە کە تووشی شێرپەنجە بین ئەگەر خۆمان نەپارێزین، چونکە ئەگەر خۆمان لە جینات شانەمان بێ لەوانەیە بازدانێک ڕووبا یاخود بەرێکەوتنمان زۆر هەبێ زەبت بەرێکەوتنی زۆرمان هەبێ لەگەڵ ئەو موادانە یاخود ئەو هۆکارانەی کە شێرپەنجە زیاد دەکەن لەوانەیە توش بین لە هەر حاڵەتێکە. باشە دکتۆر، ئەو هۆکارانە کە باست کرد چین کە وامان لێ کاگەر لە جیناتمانە نەبێت توش ببین بەتایبەت لە هەرێمی کوردستاندا خۆی هۆکارەکان بەگشتی کە لە جیناتماندا بێ یا لە جیناتماندا نەبێ ئەگەر باسکەین بۆ چونکە لەیەکەوە نزیکن هۆکارەکان هەر هەمان شتنەوەیە کە ئەگەر تایبەت بە مناڵانە باسکەین تەوان زیاتر بەسم وێ لە مناڵانە ئەگەر بۆ نمونە تەنانەت کەسێک پێشەوەی حەملیش بیانی سکیشی پڕ بێت بۆ نمونە ئافرەتێ ئەکرێ بەریەکەوتنی لەگەڵ تیشکان تشکێکی زۆری گرت بێ باشە دەرمانی دژە بەکتریای زۆر بەکارهێنا بێ کۆمەڵی هەوکردن هەیە لە کەسێکە کە ڤایرۆسی بێ یا بەکتریا بێ ئەکرێ ئەمانە هۆکار بن بۆی تووشی شێرپەنجە بێ، یعنی تۆ بۆ نەگەر پێشتر بەداخەوە لە وڵاتی خۆمانە مەسەلی ئەشیعەگرتن و تشگرتن یا دەرمان خواردن خەڵک بە شتێکی وەک بڵێ نوقڵ یا جەژنانە تێگەیشت و حتا ئەگەر بچێتە لای پزیشکی ئەگەر تیشکی بۆ نەنووسە یا دەرمانی بۆ نەنووسێ ئەسڵەن ئەو پزیشکار بە پزیشک نازانێت، ینی کەڵچەرەکە بەداخەوە کللتورەکەەوە لاتەوە هەڵە تێگەشتێکی زۆر هەیە لە خودی تەندروستی مرۆڤ لە خودی هۆشیاری. بۆیە ئەگەر ئەم هۆکارانە هەبن لە وەگەگەڵ کۆمەڵی خواردن کە بەداخەوەڵم خواردنەکان لە ئێستاە بەشێکی زۆریان بە شێوەیەکی ناتەندروستێت و بە شێوەیەکی ناتەندروست هەڵەگیرێ بە شێوەیەکی ناتەندروست ئامادەکرێت زۆر جاسەی کە لەوانەیە لە وڵاتان کۆمەڵە خواردن هەبێ ئەکسپاری ماوە یەک مانگ بە یەکەم ترش بێ کەچی لێرە سیرەکی مادەیەکی حافزی زۆر زیاتری تێکری کۆمەڵە مادەی تێکرێ بۆ مادەیەکی زۆر یاخود بۆ نمونە بنزین بەکارهێنان ئەم بنزینی سیارە و ئەم شتانە کە کۆمەڵێک مواد دروستەکەن لەوانەیە ئەمانە مەترسی زۆریان هەیە بۆ شێرپەنجە. بۆیە سیر کە ئەگەر ئافرەتێ تەنانەت پێش سک پڕیشی لەوانەیە مەترسی هەبێ ئەگەر بەریەکەوتنی زۆر بێ بۆ مناڵەکەی تەنانەت لە دوای لەدایک بوونی و ئەگەر بینە سەر حاڵەتی سکپڕ کە بۆ نەکەسێک کۆرپەلەیەکی لەسکایە سیرەکی لەوێشە بەبێ ئەوەی ئەم ئافرەتاگەی لە خۆی بێت دەرمانێکی زۆر بەکارێنێ بەردەوام تووشی لەوانەیە هەوکردن بێ لەوانەیە ئەشعەیەکی زۆر بگرێ ژینگەکە ژینگەیەکی پیسە بەردەوام تۆ هەناسایی سیرەکەی لە ناو بازارە ئەڕۆی بەردەوام دووخەڵ و غاز و ئەو شتە بەرهەمانەی کە بەرهەم دێ چ لە بنزین بێ لە شتی تر بێ بەسەر دەموچاو تۆ هەڵی ئەمژی ینی مەترسی زۆر بۆ سەرژیانی هەیە لە خواردنە ئێمە بەردەوام زۆر جاراگەمان لێ بێ ڕۆژیەکی ئەڵە زەید ڕۆژێکی ئەڵە جبسی پەتاتە ڕۆژی ئەڵم فڵان شتە ینی ئەمانە هەمویان مەترسین بەڕاستی بۆ سەر تەندروستی مرۆڤ و بۆ توشبوون بە شێرپەنجە لەدایک بوونیش تەبعاً لە دوای مناڵەکە لەدایک بێ ئەم هۆکارە مەترسیدا هەماشدا ئامادەیان هەیە ینی ئێمە چەند جار بەداخەوەڵێم مناڵ تازە لەدایک بووە لەبەرەوەی ئەسڵان تۆ تا 6 مانگ نابێت تۆپی سمت ئەشعی بۆ بگیرێت هەر بە سۆنەر تەشخیص دەکرێت تۆپی سمتی دەرچویانە سێرەکی مناڵ هەبووە 3-4 تیشکی بۆ گیراوە ئەشعی بۆ گیراوە ینی ئەمەشی زۆر بێمانە نایت سەر کە
یەکێ لەو دەرمانانی کە مەترسی توشبوون بە شێرپەنجە زیاکە ئەم ئۆمیپرازۆڵ وانەیە پرۆتۆن پمپ ئینهیبیتەر یعنی دەیان و سەدا مناڵمە بینەوە پیان و تۆ وەڵامە بەکتریای مەعیدەی هەیە و بۆ ماوەیەکی زۆر خراوەتە سەر ئەم عیلاجانە کەمانە مەترسی دروستەکەن بۆ سەر بۆ بەدڵنیایە بۆ توشبوون بە شێرپەنجە سەیرێکی کۆمەڵک دەرمانی دژە بەکتریا هەیە یعنی من مناڵەکانی خۆم کاکەم کچەکەم 14 ساڵە کوڕەکەم 12 کوڕەکەی تریانم حوتە یعنی تا ئێستا تو ئەو تەمەنە زۆران هەیە یەکجار دژە بەکتریاکە وەرگرتی بێ ئێوەک مناڵی خەڵکیش تووشی نەخۆشیە بێ ێ باشە بۆ مناڵی من بەبێت دژە بەکتریا چاکە بێ بۆ ئەوی تۆ چاک نابێ یعنی کێشە گەورەکان لەوەدایە بەکارهێنانی ئەم هەموو دەرمانە زۆرە ئەشیاگرتن یعنی خەڵک هەر زۆر یەکجار کۆکی ئەشیان بۆ گرتووە لە فترەی کۆرۆنایە سەیرەکەی مەسلەی ئەم سیتیە یعنی سیتی بوو باو خواردنەوە لای خەڵک یعنی سیتی گرتنی بۆ سنگی لە کاتێکە 600 جار هێندەی وەرگرتنی تیشتێکی ئاسایی مەترسی هەیە کێشە گەورەکە لەوەدایە بەداخەوە ئەڵم من لە ژینگەی کوردستانە ژینگەیە دروست بووە یعنی کەس ڕەحم بە کەس ناکە کە حیزبەکان نە دەسەڵاتداران نە حکوومەت نە خەڵک خۆی یعنی خەڵک بۆ خۆی بەشێکە لەم ژینگەی کە دروست بووە کە مەترسیمان لەسەر بێ بۆ توژبوون بە شێرپەنجە. باشە دکتۆر کەواتە توانین بڵین نەبوونی هۆشیاری تەندروستی لەناو کۆمەڵگە و تاکەکانە هۆکارێکی گەورەیە بۆ توشبوون بە تایبەت بە نەخۆشی شێرپەنجە کۆمەڵێک نەخۆشی دیکەشمان هەیە کە بەهۆی ناهۆشیاریەوە توشمانە بێ باشە لە کاتێکدا کە من مناڵێکم هێبی بە مەلای پزیشکێک ئەگەر من داوای تیشکەکەم نابێ پزیشکەکە بڵێت کە من ناتوانم بۆی بکەم نەک بیبیت بۆ لای پزیشکێکی دیکە و پشکنینەی بۆ بکات خۆی بەداخەوە من دایم زۆر جارەوەڵام لەوانەیە خەڵک زۆر ئەمەی پێ ناخۆش بێ من ئەڵێم لە 180 ئەگەر ئەمە نازانم زیادەیە کەمە بەس من بە تەقریبی ئەڵم لە 180 خەڵکی ئەم وڵاتە ینی ڕێگە خراپەکەی هەڵبژاردووە ڕێگەیە کە هەمووی بەردەوام خەریکە ئەو چاڵ بەەوە هەڵەکەنی ئەم قۆڵی ئەمە بڕێ ئەم کلااوات لەگەڵامەکە جا ئەم لە ساشتە لە ساسای پزیشکی تیا لە ساشتای ڕاگەیانکاری تیا لە ساشای مامۆسای ئاینی تیا لە ساشتای سیاسی تیا لە ساشتای ئەندازیاری تیا بۆیە کە تۆ سیرکە ئەچێت بۆ لای پزیشکێک یعنی تۆ خەڵکەکە خۆی وا لە پزیشکەکە کە زۆر جار یعنی تۆ کۆمەڵک پزیشک گریمان ئەم پزیشکە مەبەستی بازرگانی کردن بوو بە خەڵک یعنی تۆ ئەگەر خۆ تا مەزرۆ نەبیت بۆی فاسی زۆر بۆ بنووسێ بۆی دەرمانە زۆر بۆیش ئەو بۆ بنووسێ لەوانەیە پزیشکەکە هەوڵ باوەڕێگاکەی تر چونکە ئەو پزیشکە خۆی حەزەکانە خۆشی زۆر بێ کە تۆ باوەڕ بەم پزیشکە نەبێت کە دەرمانوشی زۆر بۆ نووسێ ئەشعە و زۆر بۆ نووسێ شتی لێ قورسەکان چونکە بەشێک لە پزیشکان بە ئەنقەست شت لە نەخۆش گەوراکەن شتی بۆ نووسن لەبەری خۆی خەڵکەکە حەزی لەمەیە بۆی خەڵکە پێ بڵە پزیشکێکی باشە جان بەسم چێکا ماڵم ئەگینا پزیشکێکەر بەڕاستی پشی پزیشکی هەڵبژێرێ و بەڕاستی بەویژان بێ ئەخلاقیان سەیری مێنەکەیکە بە هیچ شێوەیەک نابێ فاسێک کە پێویست نەکا بینووسێ بە هیچ شێوەیەک نابێ دەرمانێک کە زیاد پێویست نەکا بینووسێ ئەشعەیە پێویست نەکا بینووسی ئەگەر ئەم نەخۆشە کە چۆ دەرەوە قسەیشی پێ بڵێ گوێنیشی پێ بڵێ لێشی تۆڕە بێ قەت ژنێت تۆ بۆلات تۆ نابێەوە بێ ویژدانبی کە ئەم شتانە بکەی بەڵام بەداخ هەروەکەوەی کە پێم وتی بەشێکی زۆری کۆمەڵگا خەلەلەکە لە خۆمانایە یعنی وامان لێ هاتووە هەمووی تەنها بیرلەوە کاتەوە بەرژەوەندی خۆی لە چییە لە کاتێکا بیرلەوە ناکاتەوە ئێستا تو ئەگەر لەوانەیە پارەی هەموو دنیا کۆ بکەیتەوە تووشی نەخۆشیێبی جۆرە شێرپەنجە من ناڵە هەموو جۆرە شێرپەنجەکان چونکە بەشێکی زۆریان سوپاس بەخوا چارەسەریان هەیە بەس لەوان تۆ تووشی جۆرێکیان بیت چارەسەری نەبێت کەواتە ئەگەر تۆ خاوەنی ملیارەها دۆلاریش بی لەوانەیە بفریار نەکەوێتکە چارەسەر بێ لەوانەیە خۆشت هۆکار ببی بۆ ئەم شتەیە کە لەوانەیە بەشێک لەوەی کە تۆ ئەم ژینگەیە کە پیس بۆ بەشێک خۆت هۆکاری باشە دکتۆر لە کاتێکدا کە هۆشیاری تاک ڕەنگەوەندە لە ئاستێکی بەرزانە بێتکە بۆ نمونەچێتە لای پزیشکێک ئەم کۆمپشکرینانە ئەم تیشکانی بۆ نووسێت ڕەنگە ئەمەوەندە هۆشیار نەبێ بڵێ پزیشکەکە خۆی باشتر زانێ هیچ ڕێکارێک بەرامبەر و پزیشکانە گیراوەتە بەرکە بەم شێوێت مامەڵە لەگەڵ نەخۆشەکاناکەن بە تایبەت لەگەڵ منداڵایکەن بەداخەوە تاوان من زۆر جار قسە لەسەر سندیکایەکەین ئەمانە کلینیکە تایبەتەکان دەرەوە ئیشی سندیکا دەیان جا قسەمان کردووە سندیکا بە هیچ شێک بە ڕۆڵی خۆی هەڵناسێت بۆ لە پرسیینەوە لەمە بۆ شارکردنەوەی خەڵک ینی سندیکا ئیشی بووە بە کۆمەڵێکیشی زۆر ڕۆتین تۆ کۆنفرانسێکە کرێ شتێک ئەمان ئیشی سندیکانیە سندیکا بێ زۆر بەوریا و مامەڵەکە ینی ئەم بازارێک کە لە دەرەوەیە بازارێکی زۆر شێوە لێ پرسیینەوە نیە ینی خەڵک بە ئارزووی خۆشتەن وسێ خەڵک ینی پزیشک ئەوێت تەنها بەسێکیان تەوان من ناڵم زۆریان چونکە بۆی بە کۆمەڵک پزیشکی زۆ باشمان هەیە زۆر بەویژانن زۆر ئەخلاقیانە ڕۆن بە هیچ شێوەیەک بە دوای نەخۆش کۆکردنەوە نین بەڵام بەشێکی تری تەنها ئەمان گیانەوەیە کە چۆن نەخۆش زیاکەن کە چۆن با پارەی گیرفانیان زیاکەن کە چۆن باخ و ڤێلاکانیان جوان بڕازێنەوە چۆن خانووەکانیان جوانکەن چۆن سارەکەی بکە باخێر مۆدل ئیتر بیلەوە ناکاتەوە چۆن هەروە خەڵکەکەی تریش کاتە توانین بڵین زیاتر بزنسمانێکن وەک لەوەی کە پزیشک بن خۆی بەشی زۆری ئەم خەڵکی ئێمە تەنانەت بە مامەسای ئاینیشەوە با بۆی خەڵگەو بێ تەنانەت بە سیاسیەکانیشمانەوە
بیزنسمانێکن کە بیزنسێکی زۆر پیس ئەەکەن بۆیە هەمووشی یعنی ئەمە وای کردووە یعنی تۆ سیر کە ئێمە دەیان چێ داوامان کردووە کە مناڵ جگە لە پزیشکی پسپۆر نەبینێ پزیشکی گەورە ئەیبینێ کارمەی تەندروستی لە دەرەوە ئەیبینێ دەرمانی گیایە ئەیبینێ خەڵک هەیە بە بۆن کەوتنە نازانم لە خۆیەوە ئەم شتانە دنیا ژەهرەکەن بە قوڕگی مناڵە تۆ کە ئەمە دروست بوو بۆ نمونە کە تۆ ئەمە دروست بوو ئەمە چی لێ ئەمەیکی ئێستا ئەیبینین کە ڕۆژ بە ڕۆژ ئەڵەن ئامارەکان زیاد دەکا ڕۆژ بە ڕۆژ چاوەڕێی خشتی زۆر سناکتر و قورستر بکەین باشە دکتۆر گەربین باسی منداڵان بکەین کە تووشی شێرپەنجابن ئەو پشکنیانی کە بۆیان دەکرێت ئەبێت لە تەمەنی چەنەوە بۆیان بکرێت یاخود با بڵین لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان ئەو ئامێرانە هەیە کە پشکنینی خوێنی منداڵان بکەن بۆ دیاریکردنی نەخۆشی شێرپەنجە لە مناڵانە بەڵێ خۆی ئەمە تاوان خۆ دەزانانی ئەم نەخۆشخانەیە تەواوی نەخۆش ڕوویتیەکە ڕاستە بە ئێمە ئەگەر ئاماژەیەک نەبێ بۆمان ئێمە لە ڕووی چەند شتێکەوە یەکەمیان نیشانەکانی دووەمیان ئەگەر لە فامیلیەکەیە خێزانەکەیە ینی سترۆنگ ینی جیناتیان بۆ نمونە توڵی ئەم عیلە بە زۆری لە 40 ساڵی و 50 ساڵی تو شێرپەنجابن تو کەواتە لە مناڵە لە 20 ساڵی و لە 30 ساڵیە بۆ لە پێش لە دوای تەمەنی مناڵشیان لە خول لە مناڵەیە کۆمەڵە فەحسی بۆکەیت ئەگەر نیشانەشی نەبێت چونکە تۆ ئەمانە هۆکاری مەترسیداریان زۆرە و ئەگەر ئەمە لە خێزانەکەی ئەم شتیان نەبێ تۆ ئەو کاتە چیەکەی پشت بۆ ئەسی یعنی ئەمە چەندین جار نەخۆشمان بووەوە گیانی پاڵەپاڵە بووانشی زۆر بەسیت نردومانە شێرپەنجە دەچوو چون ئێمە خۆمان ئەزانین بۆ نمونە نیشانەکانی لەگەڵێمە سیرەکەی یەت ئەڵە تۆ لیمفەگری ئەمانەیە ئەوساویاشت بیلەوە ناکاتلوان سپڵشی گەورە بێ ئەمە فاسەکانی بۆ ئەکەین بەبێ فاسەکان سەرەتا تەبان ئەمە ئیشی پزیشکی وایە تۆ سەرەتا کۆمەڵک فاسی نەن ئینڤیزیڤ واتە قورسی بۆ نانێری کۆمەڵک فاس سەرەتایی بۆ نێری لەم فاسانە ئاماژەیەکی پێی بۆی قورستەکەی وردەوردە بەشی زۆری ئەم فاسانە لە نەخۆشخانەکەی ئێمە ئەکرێ ینی فاسە سەرەتایەکان ئەوەی کە بۆ تەشخیسی نەخۆشی شێرپەنجە بەڵێ پام بەشی زۆری ئەم نەخۆشیانی کە ئەنێرێن بۆ هیوا لە ئێمەوە نێرێن چونکە لە ئێمە تەشخیص دەکرێن بەڵێ بەدڵنیایەوە ئێمە لە هەفتەی پێشووە لە پێنجشەمەم پەیوەندیم پیانەوە کرد کە ئەگەر کێشیان هەیە ئێمە وەک نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید ئامادەی هەموو هاوکاریکیان کە شوێنیان بۆ دابینکەین بۆی بتوان لەوێ نەخۆش چارەسەرکەن بۆیە کێشەی گەورە لە چیدا بەداخەوەڵم هەندێک جار نەخۆشەکە درەنگ ئەهێنرێتە لای ئێمە نیشانەکانی قورسترە بێ ئەی بەنە شوێنی تر یعنی تا تەشخیص دەکرێت تاخیرە بێ زۆر جار کار لە کار دەترازێ هەرچەند سواز بۆخوا بەشی زۆری ئەو نەخۆشانی کە دێن کە شێرپەنجەی خوێنیان هەبێت چارەسەریان هەیە یعنی بەشی زۆریان چارەسەریان کۆمەڵک شێرپەنجەی تریشێ چارەسەری نییە کۆمەڵە بەشی زۆریشان چارەسەریان هەیە هەندێکیان هەیە لە سەرەتای لەدایک بوون ئاسڵ ئێمە هەیە پێشەوەی لەدایک بێت تۆ سۆنەرێکی بۆکرێ کاتێکە ئافرەتەکە سکپڕ ڕاچێت سۆنەری بۆکە سەیرکەین ماسێک یاخود چی پێڵەن ئاوساویەکی زۆر لە سکیایە لە شوێنی تریا هەیە ئێمە ئاماژەمان پیادا کامە لە شێرپەنجە چێ کاریەتە دەرەوە ئێمە خۆمان ڕێکار یاخود ئیشی تەواوی بۆکەین بۆی کێک لای بکەین و بۆی زوو بکرێتە چارەسەر بۆیە بەشێکی زۆری فاسەکان هەیە لای ئێمە طبعاً بەشێکشان هەیە لای ئێمە نیە بەڵام ئێمە لەگەڵ مرکزیەکە لەگەڵ شوێنی ترا پەیوەندی تەواومان هەیە لەگەڵ هیوایە پەیوەندی تەواومان هەیە بۆیە ئیشەکان قورس نییە ینی ئەو ئیشانەی کە پێویستە بۆ تەشخیص یا خەڵک بڵێ پێویستی بە دەرەوەی وڵاتە یاشتی تر بەشی زۆری لای خۆمانەکرێ بەس ئەوەی گرنگە هیوادارم خەڵک ئێمە هەوڵ بین شێرپەنجە کەم کەینەوە نەک چارەسەری زۆرکەین ینی ئێمە بێ هەوڵ بین خەڵک کەمتر توش بێ بۆی خەڵک کەمتر محتاجی ئەم دەرمانە زۆرانە بێ و ئەم ناڕەحەتیە زۆرە بێت باشە دکتۆر چۆن بزانین منداڵێک نیشانەکانی شێرپەنجەی تیا دایک و باوکێک منداڵێکیان هەیە چۆن بتوانن بیهێن پشکنینی بۆ بکەن بە چیا بزانن یاخۆت چەندە هۆشیاریان هەبێت کە چونکە وەک خۆت پێشترا ماژەت پێدا هەندێک جار نیشانەی نییە لە فەحسەکاندا کە بۆیانەکرێت لە پشتیانەیە کە بۆیانەکرێت دەرەکەی کەمە شێرپەنجەیان هەیە پێویستەکە هەموو دایک و باوکێک کە منداڵیان هەیە بێن پشکنینێکی خوێنیان بۆ بکەن سەبارەت بە کە پەیوەندی بە نەخۆشی شێرپەنجەوە هەیە بەڵێ خۆی ئێمە لە ئەوەی توبیە مناڵ هەر لە سەرەتای لەدایک بوونیەوە تا تەمەنی 18 ساڵی ئەگەر نەخۆشیش نەبێ کۆمەڵە چارتی بۆ دانراوە چارتی سەردانکردنی پزیشک جام پزیشکە بۆی خەڵک نەڵێ وڵات دکتۆر پشدەر ئەوێ خەڵک بچێتە کلینیکە تایبەتەکانی عیادەکان نە ئێمە ئەسڵم پرۆگرامێکمان هەیە لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی کە لە مەرکەز سەحیەکانیشە هەمووی پزیشکی مناڵان و پزیشک گەورە ژانێژدان و مناڵبوونیش کە بەپێی جەدوەلەکەی خۆیان سەردام بکەن کە ئەم سەردانکردانە هەر شتێکی ناسایی هەموو پزیشکە کاسی پێگەن ئەین پزیشکە چونکە قورسە بۆ دایک و باوکێک ئێستا ئێمە بۆنە لیمفەگرێمانەیە لیمفەگرێ بەشی هەرە زۆریان شتێکی سمپڵە لەگەڵ یان شتێکی سادەیە لەگەڵ هەوکردنێکی ڤایرۆسیە لەوانەیە گەورە بن بەڵام احتیمالیە شێرپەنجەش بێ ینی ئەمە گیانی پەڵەپەڵە بوون یعنی زۆر جار هەیە من چەندین جار نەخۆش هاتووە قاچی پەڵەپەڵە بووە
ئەم قاچە ئەکرێ ئەوەیە کە بەرشتەکەوێت ئەکرێ شێرپەنجەی خوێن بێ یعنی ها ئەم شتانە چەنە لێکەوت نزیکە گیانی پەڵەپەڵەی بردوور دەبێت احتیمالی هەیە ئایتیپی کە نەقسی خەبلەکانی خوێنی بێ احتیمالی ڤایرۆسی بێ احتیمالی شێرپەنجەی خوێن بێ بەڵام بۆ دڵنیابوونەوە پێویستە پشکنی بە دڵنیاییەوە بەڵام کێ بیکە پزیشکی پسپۆڕی مناڵان باشە نەگەوەی کە ئەکرێ بەداخەوە خەڵک بە ئارزوی خۆی ئیبا بۆم لەوە نەخۆشخانە هەیە ئێمە بەردەوام پزیشکی دانیشتووە بەردەوام بە ئاسانی دەستی پێگە لە هیچ وڵاتێکە بەقەت وڵاتی ئێمە ئاساتر نییە دەستگەیشتن بە پزیشک باشترین کارەوەیە کە بیان هێنە نەخۆشخانی منداڵان هەم کولفێکی کەمی تێدەچێت و هەمیژە پشکنیانی کە پێویستە بۆ منداڵان ئەنجام بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە ئێمە ینی هانی خەڵگە دەین تکایە خۆیان بە دوور بگرن لە هەموو هۆکارانی پێشتر بازمان کرد تکایە هەوڵ بن ئەگەر نیشانەیەکی نائاسایی بۆ نمونە خوێنبەربوونێکی لووتیان زۆر بوو یا پووکیان یا پگیانیان زۆر پەڵە بوو یا هەستیان کرد بۆ نمونە سیکیان زۆر ئاوسا هەرچەند بەشێکی زۆریان لەوانێ ئەسڵسکی ناوسێ چونکە بچوک بن یعنی نیفەگریان زۆر نائاسایی بوو بۆ نمونە ینی سەرێشەیەکی زۆر توندیان هەبوو شانەوەیان لە بەیانیان هەبوو ینی ئەمانە کۆمەڵێک نیشانەن کە ئەبێ بە زووی نیشانی پزیشکی پسپۆڕ بدرێن بۆی کە چارەسەری بۆ بکرێت بۆی کە زوو تەشخیص بکرێت چارەسەری بۆ بکرێت باشە دکتۆر هەمان ئەو مامەڵەی کە لەگەڵ توژبوویەکی شێرپەنجەی تەمەن گەورەیە دەکرێت هەمان مامەڵەی چارەسەریش بۆ منداڵێک بەکارهێنرێت کە توژبووی شێرپەنجەوە و چارەسەری کیمیانی کە بەکارهێنرێن خۆی بەپی جۆری نەخۆشی و بەپی جۆری قۆناغی نەخۆشیەکە و بەپی تەمەنەکانە گۆڕێت شەمانە هەندێک دەرمان هەیە ناتوانین لە مناڵە بەکاری بێنی ناتوانین لە مناڵانە بەکاربێنی ئەگەر قۆناغەکەی لە سەرەتاکان بوو جۆری ڕێجیمی چارەسەرەکە جیاوازە تەوانەمانە لە هیوا هەمووی پرۆتۆکۆڵی چارەسەر هەیە تاوان ئەگەر لە قۆناغێکی مەترسیداتر بێت جۆری چارەسەرەکەی ئەگۆڕێ بەدڵنیای و لێکچوویەکی لەوانەیە زۆر هەبێت لە بینی گەورە بچووکە بەڵام بەپێ ئەوەی ئایا ئەم چارەسەر لە مناڵە گونجاو یا گونجاو نییە بۆنە بەپێ ئەوە ئایا پێویست بۆ ئەکات لەوانەیە شێرپەنجە هەبێ هەر شێرپەنجەی خوێن بێ لە مناڵانە چارەسەری ئاسانتر بێت تا گەورە لەوانەیە جۆریان هەبێ چارەسەر لە مناڵانە زۆر قورستر بێت تاوە گەورە بۆیە بەپێی جۆری پرۆتۆکۆڵەکانە گۆڕێت. باشە دکتۆر وەکو کۆتا پرسیارەگە لە جەنابچی بکەم کەواتە باشترین خۆپارێزیەکان بۆەوەی کە هەم گەورەوە لە ئێستادا بابەتەکەمان بابەتی شێرپەنجەی منداڵانە منداڵەکانمان بپارێزین لەوەی کە تووشی شێرپەنجە نەبن چییە؟ یەکەمیان خۆیان بە دوور بگرن لە کۆمەڵێک شتی ناپێویست دەرمانی ناپێویست تکایە ئەشعی ناپێویست تکایە ینی کۆمەڵێک ڕێکار خواردنی ناتەندروست جبس ئەمەی ئیندۆمیە کۆمەڵێکشی تر هەیە لە بازارەکان هەیە کە زۆر مەترسیدارن ئەم شەربەتانی کە لە دەرەوە هەیە زۆر مەترسیدانە تکایە بۆ چارەسەر مناڵەکانتان ببەنە نەخۆشخانەی مناڵان تکایە ئەگەر نەشتان بردە نەخۆشخانە بیبەنە کلینیکی ئەو کلینیکانی کە کەمترین دەربانە نووسێ کە شتان لێ قورس ناکە کە فەحستان زۆر بۆ نانووسێ ئاشعی ناپێویستان بۆ نانووسێ تکایە هۆشتان بێتەوە بای ئەوەنە بزانن مەرج نییە ئەمەی کە ئێڵم بۆ ڕیکلام نییە با کەس نیێتە لای منەتم بە دینارێکی کەس نییە ئەوەی کە ئێڵم تکایە خۆتان مەبنە هۆکاری بردننی خۆتان و مناڵەکانتان بەو هیواین کە خەڵکی ژەوەندە هاوڵاتیان ژەوەندە هۆشیاریان هەبێت و بزانن منداڵەکانیان دەبنە لایکێ و پشکنینیان بۆ دەکەن و بۆ هیوای کە هەموو لایەک سەلامەت بن زۆر سپاس بۆ دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوە و ڕێنمایەکانت بۆ ئێمە بەخێر هاتی دووبارە.